خۆی لە ژیاندا هەرچەند زمان بزانی هەرکەمە بەڵام نەفتە هۆی ئەوەی زمانی خۆت زمانی دایک پەراوێز بخەی و لە بیری بکەیت دەگەڕێتەوە سەر ئەوەش لە ڕووی ئەحلامەوە هەرچەند ئیتیمام پێ بدەن و هەرچەند پەرە پێ بدەن هەرکەمە هەرپێکی سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە مناڵەکانمان فێری زمانی دایک بکات و هەروەها پێویستی لەسەر شانی مامۆستایان کە مناڵەکانمان فێری زمانی کوردی و زمانی دایک بکەن. دەبێت زمانی کوردی بپارێزرێت نابێت تێکی بدەین بە زمانی ئینگلیزی و کوردی ئێمە خۆمان کوردی چۆن دەبێت بچین بە زمانی بیانی قسە بکەین بە ئینگلیزی بە عەرەبی بڵێین ئێمە دەبێت بە خۆمان کوردین بە زمانەکە ناسراوین کە بە کوردی قسە بکەین.